بەداخۆ نوێنەرەکانمان لە بەغدا ئەو کاتێ ئەم یاسایانە دەرئەکەن هیچ بەوردی یان مستەشاری کشتتوکالیان نییە لەکەوە بزان لە یاساکان چۆنە زەویەکانمان ئیسیلا کراوە یا ئیسیملا کراوە ئەتفا کراوە لەبەرەوەی لە زمنی ئەو مادەی 29 و زمنی مادەی ئەمانەی هەڵۆشانەوەی قرارەکانی مەجلسی سەورە ئەوانەیە بۆیە ئێمە ناکرین ناو پیلان بەس ئەمە خۆی پیلانە بۆ جوتیارانی کورد لەبەرەوەی ئێمە بەداخۆ نوێنەرەکانمان لە بەغدا ئەو کاتێ ئەم یاسایانە دەرئەکەن هیچ بەوردی یان مستەشاری کشتتوکالیان نییە لەکەوە بزان لە یاساکان چۆنە بۆ ئەوەی تێنەپڕێ بەسەریان کەوا بڕارەکان دەرەچێ پاشەوەی دێ لێرە ئێمە بچین خەبەری لێ پرساوەکانمان بدەین خەبەری ئەوانی وە پەیوەندن بەم مەسلەی کشتتوکالیەوە پیان بلین کاکە ئەم پیلانە دژی جوتیارانی کووردە یەڵا ئەکەونە خۆیان ئەنجا بە مراجعی پارێزگار و مراجعی وەزارەتی کشتتوکاڵ و ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی عێراق ئێمە داواکارین ئێمە چونکە بۆ لە دەرەوەی پیلان لەبەرەوەی زەویەکانمان ئەوانەی ناو سەدابڕێراوەکان هەمووی لە دەروی پیلانە ئەگەر بە هی حکومەتی وێ لەبەرەوەی هیچی تاپۆ ئەساسەکە ئیستا بەناو خۆمانەوە نییە بەناو یان وەزارەتەکانی یان کشتتوکاڵە یان بەرگریە یاخود مالیە یا ئیدارە محەلی ئەمانەیە